بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه برای نقشکانی بررس مامۆستایانی زێدە عزیز كلام جوار فرياض خصوصا يوي بريز بقى فوق سكت من السبابة يقرن بوستيار كبابة دراوة الكترونيكات پێشەکی زۆر سپاس و ڕێز و پێزانینم هەیە بۆ برایانی بەڕێزی خانی بەیان و لقیڕانی ئینستیتوتی ژیار بۆ سازدانی ئەم دەرفەتە داوای لێبوردن لە جەنابی کاک دکتۆر حەسەنەکەم کە من پێش ئەو ئەکەوم لە تەقدیمکردنی بابەتەکە چکە جەنابیان نەزانم من ئیلتیزامێکی ترم هەیە لەبەرەوە ناتوانم زۆر بمێنمەوە. بەڕێزان من سەرەتا پێم خۆشە چەند پێشەکیەک لەسەر بابەتەکەی خۆم قسە بکەم دواتر بێمە سەر ناوەڕۆکی بابەتەکە. خاڵی یەکەم بەڕێزان من پێم وایە هەر موسڵمانێک هەر ئیماندارێک ئێوێ هەر کارێک یا هەڵس و کەوتێک یا مامەڵەیەک بکە سەرەتا پێویستە پرسی شەرعی لەسەر بزانێ ئەو جا بڕیاری کردن یا نەکردنی بدا. بەداخەوە ئێمە ئێستا پێچەوانەکەی ئەەکەین ئێمە ئێستا زۆر کەس تەلەفۆن بۆ ئێمە ئەکا ئەڵێ مامۆستا من بژداریم کردووە لەو دراوەیە حکمی شەرعی حەڵاڵە یا حرامە وەگە وایە حاشا تۆ قمارێکت کردووە عارەقێکت خواردۆتەوە دواتر لە من ئەپرسی لە کاتێکا مەفروزە بەر لە کردنی کارەکە حکمەکەی بزانی. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە بازاڕی مەدینە ئەگەڕا کەسێکی ببینایە مامەڵەی ئەکرد ئەی فەرموو ئەتەعریف حەلالە کەسبیکە هاذا من حەرامه ئەی فەرموو ئەیزانی ئەم مەعاملەیە حەڵاڵ و حرامەکەی چییە ئەگەر بیوتایەنە ئەی فەرموو ئرفع من سوقنا ئەی فەرموو شتەکانە پێچەرەوە و بڕۆرەوە ماڵەوە. حەڵاڵ نییە کەسێک مامەڵەیە بکە ئەگەر حەڵاڵ و حرامی مامەڵەکەی خۆی نەزانێ. خاڵی دوام بەڕێزان ئێمە گرنگە هەمومان بزانین کە شەرعی خوا لەسەر هەموو بەرژەوەندی و حەز و ئارەزووی تاکێکەوەیە. ئێمە ناکرێ بەرژەوەندی داراییمان لە هەر شوێنێکا بوو پێمان وابێ ئەبێ ئێمە بەڵگە شەرعیەکان بگونجێنین لەگەڵ حەز و ئارەزوو بەرژەوەندیەکانی خۆمانە حتا تەنانەت لەگەڵ تەکنۆلۆژیایشە. لەبەرەوە ئێمە موسڵمانین ئێمە مولزەمین بەوەی کە ملکەشی فەرمانەکانی شەرع بین. ما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم لا يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله. هیچ کەسێک نییە کە خوای پەروەردگار بڕیاری لە کارێکدا بەرژەوەندی خۆی بخاتە پێش فەرمانەکانی شەرعەوە. خاڵێکی تر مامۆستایانی بەڕێز کاری فتوادان لەسەر ئەم بابەتانە کارێکی قورسە ئیشی هەموو کەس نییە. بەداخەوە من ئەبینم زۆر مامۆسای بەڕێز زۆر خەڵک ڕۆشنبیری ئیسلامی قسە لەسەر ئەم بابەتانە ئەکەن کە هیچ دەربارەی نازانن. یعنی کابرا ئەڵێ حەڵاڵە کاڵێ حەڵاڵە بەڵگەی حەڵاڵ بوونەکەی چییە؟ ئەو ناتوانێت بەڵگەی حەڵاڵ بوونەکەیت پێ بڵێ باشە تەنها ئەوە نەبێ ئەڵێ ئەی بەڵگەی حرام بوونەکەی چییە؟ ئاخر کاکە تۆ کاڵی حەڵاڵە یعنی حەڵاڵ و حرام بەڵگەی شەرعیان پێویستە. ئەم بابەتە پێویستی بە دوو فقه هەیە پێویستی بە فقهی واقع و فقهی واجبە. فقهی واجب ئەو فقهەیە کە دەلیلەکانی قورئان و سنەت و سەرچاوەکانی حکمی شەرعی لە ئیجماع و قیاس و ئیستصحاب و ئیستحسان و إلى آخره لە مەصادری حکمی شەرعی ئەیسەلمێنن. فقهی واقع ئەوەیە کە ئێمە تی بگەین لە ئەسڵی ئەم معاملەیە ئەم دراوانە چین کە پەیا بوون ئایا ئەم دراوانە چۆن پەیدا دەبن ئایا ئەم دراوانە مەرجەکانی دراوی شەرعیان تایە داهاتووی ئەم دراوانە بەرەو چۆ ئەبن نیسبەی ریسک مەترسیەکانی بەکارهێنانی ئەم دراوانە ئەمڕۆ چەندێکن و چۆنن. خاڵێکی تر بەڕێزان من پێم باشە ئەوەیە کە ئێمە لە کاتێک باسی حرامەکەین جیاوازیکەین لە نێوان دوو جۆر حرامە. حرامێکمان هەیە ئێمە لە شەرعا پێی ئەڵێن محەڕەم لذاته هەندێک حرام هەن خۆیان حرامن وەکو حرامی عارق کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ لعن الله في الخمر عشرا. عارق بە هەر شێوازێ توخنی بکەوی چونکە محەڕەم لذاته هەر حرامە بیکڕی حرامە دروستیکەی حرامە بیفرۆشی حرامە حەماڵی بکەیت و هەڵیگری حرامە لەسەر مێزی خواردنەوەکەی دابنیشی حرامە. ئەمە پێی ئەوتێ ئەو حرامانە یا گۆشتی بەراست پێی ئەوتێ ئەو حرامانی کە حرامێکە هەڵقوڵاوی ناخی شتەکە خۆیەتی. هەندێک حراممان هەیە هەڵقوڵاوی ذاتی شتەکە نییە پێی ئەڵێن محەڕەم لغەیره وەکو چی؟ وەکو ئەوەی کە شتەیەک لە بنەڕەتدا حەڵاڵە بەڵام کاتێک یان شوێنێک یا کەسێک وا ئەکا کارەکە حرامە بێ. بۆ نمونە کڕین و فرۆشتن لە شەرعا ڕێگە پێدراوە لە کاتی نوێژی جومعەیە حرامە فرۆشتنی چەک حەڵاڵە فرۆشتنی بە کەسێک کە ڕێگری و چەتەیی و جەردەیی پێ بکە حرامە.
ئەمانە پێیان ئەوتێ حەڵاڵن بەڵام هەلومەرج یا کەسەکە یان شوێنەکە واەکە بۆ نمونە نوێژ لە ئەسڵانەک حەڵاڵە واجبە بەڵام نوێژکردن لە ئەرزێکی داگیرکراوە حرامە ئەمانە هۆکاری حرامیەکانیان دەرەکین کەواتە هەڵقوڵاوی ناخی خۆیان نین قسەی ئێمە لەسەر حرامی ئەم جۆرە دراوانە مرج نییە لەبەر ئەوەی ئێمە ئەڵین ئەم داتایانە ئەم ژمارە گریمانەیانە حرام بن ئەمانە هۆکارە دەرەکیەکانیان کاریگەری لەسەر حرام بوونیان دروستەکە کابرا زۆر جارە پرسیاڵێ ئەم دراوانە بۆچی خۆ بۆ نمونە کانزاکەی حرام نییە ئێمە نەمان گوتووە کانزاکەی حرامە بەڵام گوتومانە لێکەوتەکانی یا وابەستەبووەکانی ئەم دراوانە حرامن خاڵێکی تر بەڕێزان کە ئێمە قسە لەسەر حرامی ئەم جۆرە کابرا و مامەڵانە ئەەکەین زۆر کاس ئەو ئاەتە ئەداتەوە بەڕووی ئێمەیاڵێ خوا ئەفەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال وهذا حرام لتفتروا على الله الكذب بزمانی دروی خۆتان بەدەم خواوە درۆ مەکەن بڵێن هذا حلال وهذا حرام ئەمە حەڵاڵە ئەوە حرامە لتفتروا على الله الكذب بۆ ئەوەی درۆ بوختان بەدەم خوای گەورەوە بکەن ئەوان ئەم تۆمەتە ڕوبەڕووی ئەو کەسانە ئەکەنەوە کاڵێن ئەم مامەڵانە حرامە بەڵام ئەوان ئەسڵەن ئاەتەکە بە ئاەتەکە وەکو خۆی بخوێنینەوە خوا فەرمێ ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال حەڵاڵکردن پێش حرامکردن ئەخا بۆ خوای پەروەردگار حەڵاڵکردن پێش حرامکردن ئەخا چونکە ئێمە حرامکردنی حەڵاڵەکان بۆ هەندێک حاڵەتی پێویست ڕێگە پێدراوە بەڵام حرامکردنی حەڵاڵەکان دوو قاعیدەن ئێمە هەندێک جار ئەکرێ حەڵاڵەکان حرام بکەین نەک لەبەر ناچاری نەک لەبەر پێویستی بە هۆکاری کەمتر لەو بەڵام حەڵاڵکردنی حرامەکان تەنها بۆ حاڵەتی ناچاری ئەبێ کە ئەڵین الضرورات تبيح المحظورات ئێمە هەندێک جار لە بابی سەدی ذەریعە کە یەکێک لە سەرچاوەکانی حکمی شەرعی هەندێک حەڵاڵ هەیە حرامەکەین لە بابی وەڕع هەندێک حەڵاڵ هەیە علەما لەسەر خۆیان حرام کردەوە کە ئیمامی عومەر فەرمێ كنا نترك 9 أعشار الحلال مخافة أن نقع في الحرام وەکو حرامکردنی ئەو شتانەی کە جێی گومانن لە بابی ئەوەی کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم أفرمي فمن اتقى الشبهات فقد استبرأ لدينه وعرضه ومن وقع في الشبهات وقع في الحرام كواتا أميك خوا فرمي ولا تقولوا لما تصف ألسنتكم الكذب هذا حلال حلال كردني حرام كان قرسترا وسخترا وبيوستي ليكولينو دڵنیابوون لە مەرجە شەریعەکان هەیە وەک لەوەی کە مەسەلەی ئێمە حەڵالکردن وەکو عەرزمکردن قورسترە لە مەسەلەی حرامکردن ئێمە هەندێک بابەت هەیە ئەتوانین حرامیکەین لە بابی تەحریمی وەسائل لە بابی تەحریمی سەدی ذەریعە کەواتە ئەو ئاەتە مەفروزە ئەوانەی کە ئەڵێن حەڵاڵە ئەگەر ئێمە کە ئەڵێن حرامە جارێک هەڵوێستە ئەکەین ئەو بەڕێزانە دوو جار هەڵوێستە بکەن لەسەر حەڵالکردن خاڵێکی تر بەڕێزان ئەم بابەتانە لەو بابەتانن کە عولەما کە قسەیان لەسەر کردووە پێی ئەوترێ فقهی ئەمە فقهی موسەمانیە بۆ چونکە مەسەلەی دراوی ئەلکترۆنی هیچ کام لە زانایانی کۆن ئەم بابەتە مەطرح نەبووە کە ئەوان قسەیان لەسەر کردووە هەموو کتوبی مەذاهبی هەشت مەذهبە معتەبەرەکەی کە ئێمە هەمانە لە شەرعە و هەموو کتوبی معاصرینی تریش پێش سەدەی ئەم سەدەی کە پێی ئەوتێ سەدەی ئیجتیهاد و تەکنۆلۆژیا ئەم بابەتە مەطرح نەبووە لەبەرەوە ئەمە فقهی موسەمانیە ئەمەی کە ئێمە قسەی لەسەرەکەین لە هیچ کام لە بابەکانی ڕیبایە عولەما قسەیان لەسەر نەکردووە لە بابەکانی غەرەرا قسەیان لەسەر نەکردووە لە بابەکانی غەش و تەدلیسا قسەیان لەسەر نەکردووە بۆ چونکە ئەم حاڵەتە حاڵەتێکی نەبووە لەبەرەوە تۆ ناتوانی لە کتێبی فقەهای کۆنا نەسی لەسەر بدۆزیتەوە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەق بیدۆزیتەوە ئاەتی قورئانی لەسەر بدۆزیتەوە خاڵێکی تر بەڕێزان کە گرنگە ئاگامان لێ بێ وەکو پێشەکی ئەوەیە ئێمە هەموو ئەم سیستەمە تازانی کە لەم سەردەمە و لەوانەیە سەردەمانی داهاتوو هەندێک سەردەمانی پێشووشا دروست بوون ئەم سیستەمانە پێویستیان بە ئەسلەمەیە بۆ مامەڵەکردن لە کۆمەلگا ئیسلامیەکان لەگەڵیان بۆ چونکە هەموو ئەوەی لە غەربەوە دێ بەپێی پێودانگی کۆمەڵگا غەربیەکان داڕشتنەوەی بۆ ئەکرێ ئەنجا ئەمانە یاسا بن یا مامەڵە بن یا بۆ نمونە کلتور و فەرهەنگ بن یعنی بۆ نمونە ئەوەی لە غەربەوە دێ ئێمە ناتوانین ڕاستەوخۆ چونکە ئەوە بۆ مجتەمەعاتی غەربی داڕشتنەوەی بۆ ئەکرێ ئەم جۆرە دراوانە ئەم جۆرە مامەڵانە یا هەر جۆرە داهێنان و ئیبداعێکی تر ئێمە بەداخەوە وەکو مجتەمەعاتی ئیسلامی ئەمڕۆ مجتەمەعاتێکی دواکەوتوین ئیعتراف بەوە ئەکەین ئێمە خاوەنی ئەم بیرۆکانە نین کە هاوردەیانەکەین بۆ وڵات و کۆمەڵگاکانی خۆمان
پێویستیان بەوە هەیە بە پێودانگە شەریعیەکان پێودانگی شەرعیان بۆ دابنین ئەوجا مامەڵەیان پێوە بکەین ئێمە لەگەڵ ڕەتکردنەوە نین ئێمە ناڵین ئەم شتە تازانە ڕەتکەینەوە بەڵام ئەڵین پێویستیان بە ئەسلەمەکردن هەیە پێویستەکە لەگەڵ قەواعیدی شەرع بیان گونجێنین ئێمە ناتوانین شەرع لەگەڵ ئەوە بگونجێنین ئەبێ ئەو لەگەڵ شەرع بگونجێنین کەواتە ئەمە خاڵێکی تری گرنگە بۆ ئەوەی تووشی حرام نەبین بۆ نمونە ئێمە مناڵی بلووری بیرۆکەی مناڵی بلووری بۆ زاڵبوون بەسەر کێشەی نەزۆکیە کارێکی باشە زانستێکی باشە بەڵام ئێمە ناکرێت بۆ ڕەهایی لە کۆمەلگا ئەوروپیەکانە ئەوەی زانست ڕێگەی پێئەدا دین ڕێگەی پێنادا بۆ نمونە سوودوەرگرتن لە سپێرمێکی کەسێکی بێگانە بۆ پیتاندنی هێلکەیەک بۆ دروستکردنی مناڵێ بۆ باوکو دایکێک کارێکی ڕێگە پێدراو نییە ڕاستە چارەسەری کێشەی نۆزەکی ئەکا بەڵام چارەسەرێکی ڕێگە پێدراو نییە شەرعەن وەکو زیناوایە لە علمی مەقاسیدا کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە کە قسە لەسەر بابەتێکەکەین قسە لەسەر ئەسلەمەکردنی بین خاڵی کۆتایی لە پێشەکێکە بەڕێزان ئەو قسانەی ئەمڕۆ من لەسەر دراوی ئەلکترۆنی ئەیکەم ئەو قسانە قسەی ئەمڕۆیە کاڵم قسەی ئەمڕۆیە معنای ئەوە نییە کە شەرع قسەی جیاوازی هەیە نا معنای ئەوەیە بەڕێزان ئەم قسانە ئەمڕۆی دراوە ئەلکترۆنیەکان ئاوان کە من قسەی لەسەرەکەم ئەگەر بەیانی بە پێودانگێکی شەرعی بەو پێوەرە ئابووریانەی کە ریسکی ئەم دراوانە کەم ئەکاتەوە دراوێکی ئەلکترۆنی وڵاتێک خۆی دروستی کرد تەبەنای کرد بانکی مرکزی ئەو وڵاتە خاوەندارێتی کرد ریسکی بەکارهێنانی کەم کردەوە زەماناتی قانونی بۆ بەکاربەرانی دراوەکە بەرجەستە ئەکرد ئەو کاتەیە ماڵین ئەم دراوە کێشەی نییە چکۆکو عەرزم کردن ئەمانە ناچنە بابی ئەو شتانی کە محرم لذاتهین ئەم جۆرە مامەڵانە وانین وإنما محرم لغيرهن كمحرم لغيرهن ئەگەری حەڵاڵ بوونیان هەیە بەڵام وەکو عەرزم کردن بەو پێودانگانەی کە شەرع مەبەستێتی کەواتە قسەی من لەسەر حرامی ئەم دراوانە بۆ ئەمڕۆیە داهاتوو دیار نییە من دێمە سەر پێناسە و مەرجەکانی دراو چییە بەڕێزان جەنابتان ئەزانن ئێمە بە درێژایی مێژووی کۆمەڵگاکانی مرۆڤایەتی مرۆڤ زۆر دراوی بەکارهێناوە هەر لە شێوازی گۆڕینەوەی کاڵاوە تا گەیشتۆتە بەکارهێنانی کانزا وەکو دراو کە لە زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم دینار ئاڵتون بووە درهم زیو بووە دراویش بوون مامەڵەیان پێوە کراوە دراو دواتر زەمن کە هاتۆتە پێش کاغەزمان لە قەرەبووی ئاڵتون و زیوە ئاڵتون و زیو کە ڕێژەیان زۆر بووە کە ئاڵتون و زیو قرس بوون گواستنەوە و مامەڵە پێکردنیان هاتوین کاغەزمان دەرکردووە ئەم کاغەزانە وێنای سەنگی ئاڵتون و زیوەکانەکەن لە مامەڵە پێکردنە لە دوای ئەو کار ئاسانی زیاترمان کردووە هاتوین چەکی بانکیمان داهێناوە کە چەکی بانکی وەرەقەیەکی سپیە ئەو ڕێژ مەبلەغەی کە لەسەر نووسێ قیمەی ئەو مەبلەغە ئەدا کۆمپیالەمان داهێناوە ئێستا ڤیزا کارت و ماستەر کارت بەکاردێنین کە کەس کاشی پێ نییە ئێستا لە ئەوروپا یەک کارتی پێیە ئەم کارتە گوزارش دە مەبلەغێکەکە کە کاشە و لە ڕەسیدی حسابی تۆیان هەیە ئێستا جۆرێکی تر لە دراو هاتۆتە پێش پێی ئەوتێت دراوی گریمانەی کریپتۆکرانسی ئەم کریپتۆکرانسیە ئەو دراوەیە کە من ئەمەیە قسەی لەسەر بکەم خاڵێکی تر بەڕێزان دراو لە مامەڵە دارایەکانە و لە پێودانگی شەرعیشات دراو ئامانج نییە ئامرازە کاڵین دراو ئامرازە ئامانج نییە مەبەستمان ئەوەیە کە مەرج نییە دراو شتێکی دیاری کراو بێ هەرچی شتێک مرۆڤەکان لە کۆمەڵگاکانە بەکاری بێنن ناوی بنێن دراو بیکەن بە ئامرازی گۆڕینەوە نرخ بۆ کاڵاکانیان پێی ئەوترێ دراو إمامي مالك لمدونية أفرمي لو أن الناس أجازوا بينهم الجلود أفرمي أجر خلق بيستيان بكار هنا حتى تكون لها سكة وعين أفرمي بشوازك كأما ببي بدراو سكيها به ونقد به أفرمي ببي ماملي دراو ماملي لقلا عكري بنما كان سوي دراوي بسرا تطبيق به أفرمي لكرهتها أن تباع بالذهب والورق نظرة ئەفەرمێ پێم شەرعی نییە مامەڵەی پێستا ئەگەر بوو بەدراوە پێم شەرعی نییە بە ئاڵتون و زی و گۆڕینەوەی پێ بکرێ یەکێکیان ئامادە نەبن لە مەدیسەکەیە کە پێستەکە بێ یا ئاڵتونەکە بێ ئیبن تەیمیە ئەفەرمێ وأما الدينار والدرهم ئەفەرمێ دینار و درهم فما يعرف له حد طبيعي ولا شرعي ئەفەرمێ هیچ سنوورێک نییە بڵێ ئەمە دینارە و ئەوە درهمە بل مرجعه إلى العادة والاصطلاح ئەڵێ چی ئەوە دیاری ئەکا ئەمە دراوە یا دراو نییە عادەتی خەڵک دیاری ئەکا ئەگەر خەڵک گوتیان ئەمە دراوە کەواتە ئێمە بە چەکی بانقیمان گوت دراو معاملەی دراوی لەگەڵا ئەکەین
وەک ئاڵتۆن و زیو بە ڤیزە کارتمان گورت دراو معاملەی دراوی لەگەڵاکەین بە کۆمپیالەمان گورت دراو معاملەی دراوی لەگەڵاکەین ئێستاش بە دراوی گریمانەیی ئەڵێین دراو لەبەرەوە پێڵین دراوی گریمانەیی لەبەرەوە ئەمانە ئامرازن نەک ئامانج مەرجەکانی هەر دراوێک کە پەیدا دەبێ بەڕێزان هەموو دراوێک ئەبێ کۆمەڵێک مەرجی شەرعی تیا بێ یەکێک لەوانە ئەبێ ئامراز بێ بۆ ئاڵوگۆڕکردنی کاڵاکان خاڵی دووەم ئەبێ پێوەر بێ بۆ نرخ یعنی ئێستا ئێمە هەموو شتێک کە تەقیمەکەین بە دراو تەقیمی ئەکەین ئەم سیارەیە بای چەندە بای دەفتەرێک دۆلارە ئەی ئەم خانووە بای ئەوەندە دۆلارە ئەی ئەم زەویە بای ئەوەندە دۆلارە ئەی ئەم مانگایە بای ئەوەندە کەواتە دراو پێوەری نرخدانانە لە کۆمەلگاکانە هەموو کاڵەکانی ئێمە بەو دراوە تەقیمەکرێ هەڵسەنگاندنی بۆ ئەکرێ کە ئیعترافی پێ ئەکەین خاڵێکی تر پێویستە دراو دەوڵەت یا دامەزراوەیەکی داراوی باوەڕ پێکراو دەری بکە ناکرێ خەڵک سەرکا بەیەکا و هەر سێ و چوار کەس بۆ خۆی و دراوێک دەرکات چونکە دراو ئەمنی اقتصادی وڵاتەکە لەسەر دراو بەندە ئەمڕۆ اقتصاد وڵاتەکانە ڕوخێنی اقتصادیش سومعی وڵاتەکان و حتا سیاسەتی وڵاتەکان پابەندە بە ئابووریانەوە کە ئابووریت زەعیف بوو سیاسەتیشت زەعیفە بێ پێگەی نێودەوڵەتیشت لاوازە بێ کەواتە دراو یەکێک لە مەرجەکانی ئەوەیە ئەبێت دەوڵەت دەری بکە طبعا زانایان کاتی خۆی قسەیان لەسەر ئەم خاڵە کردووە کە و گوتیانە دەرکردنی دراو لە سەلاحیەتی دەوڵەتە ئیمامی ئەحمەد بەنەس باسی ئەوە ئەکا خاڵێکی تر دراو ئەبێ هەبووی هەبێ بەڕێزان واتە دراو ئەبێ ڕەسیدی هەبێ دراو ئەبێ لە بازاڕە دراوێکانە لە بۆرسەکانە معتەبەر بێ مامەڵەی پێوە بکرێ ناکرێت تۆ دراوێکت هەیە لە هیچ بۆرسەیەکە ئیعترافی پێ نەکرێ و دانی پیانان دێ وەکو دراو هەر دراوێک ئەم مەرجانیتیانە بێ ناتوانین وەکو دراو مامەڵی لەگەڵا بکەین دراوی کریپتۆکرانسی بەڕێزان ئەمڕۆکە وجودی هەیە کە دراوی گریمانەییە ئەم دراوە تەجاوزی وەکو عەرزم کردن حاڵەتی فیزیکی دراوی کردووە دراوی کریپتۆکرانسی لەمڕۆیە دراوێکە تەنها کۆمەڵێک تەلیسمە تەنها کۆمەڵێک داتا و ژمارەیە حاڵەتی فیزیکی بەرجەستەبووی نییە یعنی تۆ بیتکۆینێکت هەیە ئەمڕۆ نرخی بیتکۆینێک 27,000 دۆلارە لە بازاڕە واتە 270 وەرەقە یەک بیتکۆین کە دامەزراوە کاتی خۆی چەند سنتێک بووە کڕین و فرۆشتی ئێستا 27,000 دۆلار یەک بیتکۆین نرخی یەک بیتکۆین ئەم دراوە بەڕێزان حاڵەتی بەرجەستەبووی نییە شتێک نییە هەڵیگری لە گیرفانتە جزدانێکی ئەلکترۆنیت هەیە لە پێگەیەکە لە شوێنێکە ئەم جزدانە ئەلکترۆنیە کۆمەڵێک ژماری تایە ئەم ژمارانە ڕەسیدی بیتکۆینەکانی تۆن لەم بلۆکچەینەیە خاڵێکی تر ئەم دراوانە ئەمڕۆ بەڕێزان کاڵین کۆین وردەی دراوەکانە یعنی بیتکۆین یا وەن کۆین یا بیست کۆین مەبەستمان دراوە وردەکانێتی پێی ئەوتێ کۆین ئەم دراوانە بەڕێزان لە ئێستایە لە ڕێی ئەنتەرنێتی دوی ئەمە کە ئەنتەرنێتێکی پێشکەوتووە بەرهەم دەهێنرێت بە سیستەمی بلۆکچین بەرهەم دەهێنرێت سیستەمی بلۆکچین واتە تەسەلسل الکتل سیستەمی بلۆکچین ئەو سیستەمەیە کە ئەمنیەتی ئەم دراوە ئەپارێزێ کە ئەم دراوە ژمارەیانە تعدینەکە بەڕێزان ئەمانە پێویستیان بە داتای زۆر بە قووەتە کۆمەڵێک سێرڤەراتی زۆر زەخم زۆر بە قووەت ئیش لەسەر ماینینی ئەم دراوانە ئەکەن واتە ئیش لەسەر دەرکردنی ئەم دراوانە ئەکەن کەواتە ئەم دراوانە یەکێک لە چۆنەڵی سڕی سەرکەوتنیان بە تایبەتی بیتکۆین ئەوەیە کە بە سیستەمی بلۆکچین دەرئەکرێ خاڵێکی تر هۆکانی سەر هەڵدانی ئەم دراوانە هەندێک ئەگەری ئیجابی پەیدایکردن هەندێک ئەگەری نەرێنەیش ئێستا ئیشی لەسەرەکە ئەگەرە ئیجابیەکان ئەوەیە کە ئەمانە پێی ئەوتێ ند للند واتە بەرامبەر بە بەرامبەر واتە لەم دراوە ئەلکترۆنیانە من و تۆ ئەگەر بیتکۆینمان هەبێ من و تۆ بەبێ وەسیتی مالی بەبێ نێوەندگیری کەسێکی دارایی من و تۆ مامەڵە بە دراوەکانی خۆمانەکەین من ئەینێرم بۆ تۆ ئەینێری بۆ من بەبێ ئەوەی ئەم دراوانە خاضع بن بۆ ڕقابە لە سیستەمی بلۆکچینە هیچ دەوڵەتێک هیچ دەستگایەکی دارایی ناتوانێت چاودێری ئاڵوگۆڕکردنی ئەم دراوانە بکە و هیچ کەسێکیش ناتوانێت خاوەنددارێتی دراوەکان واتە ناسنامەی خاوەنددراوەکان لی سیستەمی بلۆکچینە دیار نییە کەس ناتوانێت بزانێ من چەند دراوم هەیە بە هەمان شێوە توش مامەڵەیشی پێ ئەەکەین لە سیستەمەکەیە بەبێ زانینی ناسنامەی ئەو کەسانی کە مامەڵە بە دراوەکەوە ئەکەن خاڵێکی تر ئەم دراوانە کە ئێستا مامەڵی پێ ئەکرێ ئاسانن مامەڵە پێکردن و هەڵگرتنیان ئاسانە وە سەیڤن
بە سیستەمی بلۆکچین سیستەمێکی سەیڤە یعنی کاڵینی سەیڤە یعنی سیستەمێکی پارێزراوە چونکە هاکردنی سیستەمەکانی بلۆکچین زۆر زەحمەتە وەکو هاکردنی پێگەیەکی ئینتەرنێتی احتیادی نییە لەبەرەوە ئەوانی کە باسی بتکۆین ئەکەن شارازی بە سیستەمەکەەوە ئەکەن کە دراوەکانی تیا پارێزراوە کە جزدانی ئەلکترۆنی ئەو خەڵکانی تیا پارێزراوە ئەم دراوە لە ساڵی 2009 بەڕێزان دراوی بتکۆین پیاوێک بە ناوی ساتۆشی ناکۆمۆتۆ کە ئەم پیاوە هەتا ئێستا ناسنامەی دیار نییە ئەڵێن پیاوێکی یابانیە ئەم دراوەی تعدین کردووە بیرۆکەی دروستکردنی دراوەکە ئەم پیاوە کە ناوی ساتۆشی ناکۆمۆتۆیە ئەم پیاوە دەری کردووە ئەم پیاوە طبعاً ئێستا کەس نازانێ کێیە ئەمە یەکێکە لە پرسیارە جەوهەریەکانی دراوی بتکۆین ئێمە هەمومان شانازی بەم دراوە گریمانەیە ئەەکەین وە پێمان وایە زیرەکی دەستکردە باشە بۆ بیریار و بیرمەند و دروستکەرەکەی دیار نییە ئەگەر ئەم دراوە ڕیسک و مقامەڕە نییە مەفروزە هەر کەسێ خاوەنی ئەم بیرۆکە زانستیەیە ئەم فەتحە عیلمیەیە هەموو خەڵک بیناسێ هەتاوەکو ئێستا ئەم ناوە ناوێکی خوازراوە کەس نازانێ ئەم ناوە هی کێیە کە ئەمە دیارە کێشەی هەیە پاش ئەو لە ساڵی 2011 بەڕێزان دراوی لایت کۆین دروست بوو لە 2014 ون کۆین دروست بوو لە 2015 بیسکۆین و ئیثریۆم دروست بوو ئەمانە ئەو دراوانن کە لە مودووە تاوان بیسکۆین نا لە 2015 دروست نەبوو ئیثریۆم دروست بوو دواتر دراوەکانی تر کە ئێستا پێم وایە ڕێژەی ئەم دراوانە بە هەزارەها هەن چونکە دروستکردنیان زۆر ئاسان بووە بیتکۆین بە تەمەنی خۆی 21 ملیۆن بیتکۆین ئینتاجەکە سێرڤەرەکانی وا بەرمەجەکراون تا 21 ملیۆن کۆین ئینتاج بکەن ئەم سێرڤەرانە وا تەوەقوعەکرێت لە ساڵی 2140 دوایین بیتکۆین ئینتاجەکە یعنی ئێستا ئەو ژمارەی کە لە بەردەسایە ژمارەی تەواوی توانای سێرڤەرەکانی بیتکۆین نییە لەوە کەمترە تەوەقوعەکرێت بۆ ساڵی 2140 ئەو کۆینانە هەمووی بکەوێتە بازارەوە ئێستا بەناوبانگترین ئەو دراوانی کە لە کوردستانە هەن بەڕێزان بیتکۆین وەنکۆین بیسکۆین PGI ئەمانە گرنگترینی ئەو بابەتانن کە پەیوەندیان لەگەڵ دراوی پای ئەگەر من نازانم کاتم چەندماوە ئەگەر کات هەبێ حەزەکەم لەسەر هەریەکێکیان یەک نوبدە قسە بکەم دراوی بیتکۆین بەڕێزان وەکو عەرزم کردن ساڵی 2009 دەرچووە لەلایەن کەسێکی نادیاریەوە ئێستا ئەم دراوە نرخی بەپێی داهاتی دۆلار بای 700 ملیار دۆلار دراوی بیتکۆین مامەڵە پێیەکرێت لە دنیاە کە ئەمە مەبلەغێکی خەیاڵیە بۆ دراوێکی گریمانەیی ئەم دراوانە وەکو عەرزم کردن بە تەکنۆلۆژیای بلۆکچین دروست کراون هەر دراوێک لەم دراوانە ژمارەکەی 8 خانەیە واتە بە 8 خانە تەسەلسولێکی ڕەقەمی 8 خانەی یەکێک لەو کۆینانە دروست ئەکرێ ئەم دراوانە ورد بکرێتەوە بۆ دراوی میلی کۆین بیتکۆینەکان ئەگەر ویستمان زیاتر وردی کەینەوە ئەگەر سیستەمەکە قفڵ بوو ئەو دراوەی کە ویستومانە کە دەریکەین کە 21 ملیۆن کۆینە کە دەرمان کرد ئەتوانین وردی کەینەوە ئەو کات لەناو خۆیان دراوەکان هۆکانی ئەوە چییە کە بتکۆین زۆر کات ئەو خەڵکم پرسیارەکە بۆچی بتکۆین ئەو نەڕەسیدی بەرزە بەڕێزان ئەو هۆکاری کە وای کردو بتکۆین سەرکەوتوو بێ دراوەکانی کە سەرکەوتوونین یەک خاڵە ئەوش خاڵی ئەوەیە کە بیتکۆین لە سیستەمی دارک وێب یا دیپ وێبا بەکاردێ واتە بازاری ڕەش ئێستا هەرچی هاکارزەکانی دنیا هەیە ئەوانی کە هاکی سیستەمی ئەلکترۆنی وڵاتانەکەن دراوی مامەڵە پێکردنیان بیتکۆینە یعنی یەکێکە کۆمپیوتەرەکەی من هاکەکە کە داوای پارەم بۆ لێ ئەکا بۆ ئەوەی سیستەمەکەم تەسلیم کاتەوە بۆ ئەوەی ئیمێڵەکەم تەسلیم کاتەوە ئەڵێ بە بتکۆین حواڵەیکە بۆ وەکو عەرزم کردن بتکۆین خاضع نییە بۆ ڕقابە نازانی ئەڕوا بۆ کوێ شەبەکاتی مافیا هەموویان بە بتکۆین مامەڵەکەن شەبەکاتی تیرۆر بە بتکۆین مامەڵەکەن ئەوانەی کە بازرگانی تلیاک و مخدراتەکەن بە بتکۆین مامەڵەکەن ئەوانەی بازرگانی کۆیلە ئەکەن کە پێی ئەوتێ تیجارەت الرەقیق الئەبیض بە دراوی ئەلکترۆنی بتکۆین مامەڵەکەن کەواتە بۆچی ئێستا بتکۆین زۆر ڕەواجی هەیە لەبەرەوەی بتکۆین لە بازاری ڕەشە لەو بازاڕی کە هیچ قانونێک هیچ یاسایەک هیچ دەوڵەتێک هیچ دامەزراوەیەکی دارایی ناتوانێت بیخاتە ژێر چاودێریەوە بۆیە ئەم دراوە ڕەواجی زۆرە
لەگەڵ ئەو کەسانش کە ئیش لە سپیکردنەوەی پارەیە ئەکەن بە بتکۆین پارە سپیەکەنەوە چکۆکو عەرزم کردن ئەو کەسایەتیانی کە دێنە ئەم بازرگانیەوە کەسایەتیەکانیان کەشف نابێت بەرپرسێکی ئەم حکوومەتی هەرێمە کە بە ملیارات دۆلاری دزیوە بەیانی ئەچێ بە بتکۆین پارەکان سپیەکات و ئەیکا بە بتکۆین ناسنامەی دیار نییە لە سیستەمەکەیە دوای ئەم بتکۆینانە لە بازاڕە ئەفرۆشێتەوە ئەڵێ من بتکۆینم هەبووە و سپیک وەسیلەیەکە بۆ سپیکردنەوەی پارە بتکۆین ئەمە بە کورتی بازاری بیتکۆینە و پاری بیتکۆینە شەریکەیەکمانەیە بە ناوی PGI کە خەڵک زۆر پرسیاری دەربارەوە ئەکا پرەیتۆریان گرۆپ ئەنتەرناشنەڵ ئەمە کورتکراوەی PGI کورتکراوەی ئەمەیە ئەم شەریکەیە دوو کێشەی هەیە لە ئێستاە یەکەمیان ئەمیش دیسانەوە بە دراوی ئەلکترۆنی یا دراوی گریمانەی بیتکۆین مامەڵاکە ببەخشن کاڵم دراوی ئەلکترۆنی هەندێک جار خۆی ئەلکترۆنی نییە گریمانەییە چکە کریپتۆکرانسی یعنی دراوی گریمانەیی ئەم شەریکەیە شەریکەی PGI 6 فەرعی هەیە لە عالەما لە ئەمریکا هەیەتی لەکوێ هەیەتی هەندێک بەڕێز کە مناقەشەی ئێمە ئەکا کاڵی کاکە ئەم دراوە ناشەرعیە بابە لە ئەمریکا فەرعی هەیە لە سەنغافورا هەیەتی لە فلیپین هەیەتی لە تایلاند هەیەتی لەکوێتی ئێمە کێشەمان نییە لە هەر وڵاتێکە هەیەتی ئێمە کێشەمان پێودانگی شەرعیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم کۆمپانیایە خاڵێکی تری گرفتی شەریکەی PGI ئەوەیە لە بازاری فۆرێکسا کە فۆرێکس مەنەسەیە کە جەنابتان نەزانن بۆ ئاڵوگۆڕکردنی دراو لە فۆرێکسا ئیشەکە PGI خاڵێکی تر لە کێشەکانی PGI ئەوەیە بە سیستەمی نێتوەرک مارکێتین بە سیستەمی تەسویقی شەبەکی کارەکە کە سیستەمی تەسویقی شەبەکی عولەما تقریبا ئێستا شبه ئیجماع هەیە لەوەی سیستەمێکی حرامە لە شێوازی بازرگانیکردن و مامەڵە پێکردنە طبعا ئەم کۆمپانیایە 6 پاکێجی هەیە پاکێجی زیوی هەیە کە بە 100 یۆرۆ دەست پێەکە لەگەڵ پاکێجی تیتانیۆمی هەیە کە بە 500,000 یۆرۆ نیو ملیۆن یۆرۆ کۆتایی پێدێ هەر کەسێک کە ئەچێ ئەلێرە بۆ نمونە ئەوێ موقعێک بکاتەوە بۆ خۆی یا ئەوێ بۆ نمونە یوزەرنەیم و پاسۆرد وەرگێ لە کۆمپانیا ئەبێ 19 دلار 19 یۆرۆ مافی بەشداریکردن بدا هەر کەسێکیش کە بەشداری ئەکا ئەبێ لە ڕێی کەسێکی ترەوە بەشداری بکە واتە من ئەگەر خۆم بەمەوێ ڕاستە و خۆ بچم لە سیستەمەکە یا بەشداریکەم لەگەڵ کۆمپانیای PGI قبوڵم ناکە ئەبێ لە ڕێی کەسێکی ترەوە بەمە سیستەمی نێتوەرک مارکێتین و تەسویقە شەبەکەکەیان دروست ئەکەن کە من بەشداری ژەکەم لە ڕێی هەر کەسێکەوە لە سەتادەی ئەو پارەی کە من ئەیدەم بە کۆمپانیا ڕاستەوخۆ ئەچێ بۆ ئەو کەسەی کە منی هێناوە یعنی بەیانی جەنابەت من کە ئەمەوێت تەقدیم کە مەڵێ لە ڕێی چێوە هاتوویتە سیستەمەکەوە ناوی بەڕێزت ئەدەم من 100 یۆرۆم داوە 100 یۆرۆکە 90 یۆرۆ داخلی حسابەکەی منە بێ 10 یۆرۆی ڕاستەوخۆ ئەچێتە سەر حسابەکەی تۆ کە تۆ منت هێناوە بەلای ڕاست و چەپا بەم شێوازە ئیشەکە بڵاوە بێتەوە کەواتە تۆ ئەتوانی لە دوو ڕێوە ئیسفادە بکەی لە PGI یەکەم لە ڕێگەی تەسویقی شەبەکیەوە دووەم لە ڕێگەی مامەڵەکردن بە دراوی ئەلکترۆنی بیتکۆینەوە دراوێکی ترمانەیە پێوتە بیسکۆین طبعا بیسکۆین ئەمە سەر بە منزومەیەکە بیسکۆین و بیستریت کە سەر بە بیستریکن بیستریک ئەمە دوو برادر بیرۆکەیەکیان هێناوە کاتی خۆی طبعا لە ئەساسا شەریکەی بیستریکیان داناوە شەریکەکە فەشەلی هێناوە دوای بیستریتیان داناوە دوای دراوێکی گریمانەییان دروست کردو بە ناوی بیسکۆین ئەم بیسکۆینە بەڕێزان بە هەمان شێوە بە سیستەمی نێتوەرک مارکێتین ئیشەکە لەگەڵ سیستەمی بازرگانیکردن بە دراوێکی گریمانەیی کە دراوەکەی خۆیەتی وا تەوەقوعەکرێ سێرڤەرەکانی بیسکۆین 320 ملیۆن بیسکۆین چاپ بکە یعنی سێرڤەرەکەی توانای ماینینی توانای تعدینکردنی 320 ملیۆن بیسکۆینی هەیە طبعا ئەمانە ئێستا بیسکۆین کە خۆی مامەڵە ئەکا و خۆی ئێستا دراوێکی واقعی نییە بە بتکۆین مامەڵە ئەکا یعنی ئەگەر بتەوێت لە بیسکۆینە بەشداریکی بە بیتکۆین ئەیکڕی و بەشداری پێ ئەکەی لە ئێستاە آخر دراو لەو دراوانی کە باون لە کوردستانە ئێستا دراوێکمانەی پێوتێت دراوی پای ئەمە لە ئێستاە دراو نییە بەڕێزان بەڵام بەڵێن ئەدەن بەوەی کە ئەبێ بە دراو ئەمە ئێستا لە 200 دەوڵەتە بەشداربووی هەیە بەشداربووەکان چیەکەن تۆ دەی ئەپلیکیشنێکی کۆمپانیا هەیە وەری ئەگری هیچ پارە نادی لە ئێستاە هیچ کولفەیەکی مادی بۆ بەشداربووەکانی نییە تەنها تۆ دەیت بەشداری ئەەکەی کە بەشداری ئەەکەی ئەپلیکیشنەکەیاندا ئەگری تەسویقی شەبەکی دیسانەوە دەیت خەڵکانێک لە ڕێی خۆتەوە بەشداری پێ ئەەکەی ئەو خەڵکانی لە ڕێی تۆ بەشداری ئەەکەن لە ئێستاە هیچ پارە نادەن ئەوانیش بەڵام دواتر ئەڵێن کە ئەمە بوو بە دراو کە پای بوو بە دراو تۆ پاداشتی هەموو ئەمانە وەرەگریتەوە وە ڕەسیدەکانت بە کۆین بۆ دائەنێن لە سیستەمەکەیە کە ئەمە خوازانێ طبعا ئەوان ئێستا ئیسفادەی چی ئەکەن لەم سیستەمەکەیانە ئەوان ئێستا ئیسفادەی ئەوە ئەکەن لە سیستەمەکە کە ئەمە مەرجنیە بێ بە دراو برادرانی وەنکۆین
سێ ساڵە وعدی درۆ بە بەشداربووەکانی خۆیان دەدەن کە وەنکۆین ئەچێتە بۆرسەوە هەتا ئێستا وەنکۆین نەچۆتە بۆرسەوە هیچ بۆرسەیەک ئیعتراف بە وەنکۆین ناکە ماڵی خەڵکیان کاول کرد بەوەی کە بە بەڵێنی درۆ ئافرەتێکی بولغاری بیرۆکەکەی هێنا ڕۆژە ئەکنەتۆڤا گوتیان ئەم ئافرەتە مبدیعە مفەکیرە منەزیرە ئەمە ئابووری ناسێکی وا بەتوانایە ئێستا لە ئەمریکا مەطلوبە بە تۆمەتی سپیکردنەوەی پارە بە تۆمەتی دزی بە تۆمەتی درۆ بە تۆمەتی هەڵقەڵەتاندن و چاوبەستکردن لە خەڵک کەواتە من تەسەوورەکەم دراوی پایش لە نەتیجەی ئەوای لێ دێ دێمە سەر حکمی شەرعی ئەم دراوانە مامۆسایانی بەڕێز لە ژێر ڕۆشنایی هەموو ئەوانەی کە باسم کردن چەند مامۆسای هەشت خولەکە هەوڵە دەم ئینشاڵڵا پابند بم لە ژێر ڕۆشنایی ئەوانەی کە من عەرزم کردن دەربارەی دراوی ئەلکترۆنی ئەم دراوانەی کە ئێستا هەن بەڕێزان ئەگەر وتمان دراون ئەبێ هەموو مەرجەکانی مامەڵەکردنی دراویان تیا تەطبیق بێ واتە لە کاتی ئاڵوگۆڕکردنیانە ئەبێ ئەمانە دراوی فعلی بن و ئەبێ هەردوو دراوەکە بەردەست بن چونکە جەنابتان ئەزانن ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثەکە کافەرمێ الذهب بالذهب والفضة بالفضة والبر بالبر والشعير ئەفەرمێ يدا بيد ها ئەوە ها ئەفەرمێ بێت دەست بە دەست دراوەکان تەسلیم بکرێن ئەگەر ئەم شەرتەی تیانە بوو ئەو کات ڕیبای نەسیئە دروست ئەکا خاڵێکی تر کە گرنگە ئێمە ئاگامان لێ بێ ئەوەیە طبعا ئەو دراوانە ئێستا ئەم مەرجەیان تیانە بۆ چکە دەست بە دەستکردن ڕاستە لە بتکۆینا لەوە ئەچێ هەبێ بەڵام لەوانەی ترا لەوە ئەچێ نەبێ یەکێکی تر لە گرفتەکانی ئەم دراوانە بەڕێزان ئەوەیە ئەم دراوانە غەرەر دروست ئەکەن غەرەر جەنابتان ئەزانن هەر شتێک کە داهاتوەکەی نادیار بوو مەترسیدار بوو پێی ئەوتێ غەرەر لە شەرعا غەرەر بەشێکە لە قمار کە حرامە لەبەر غەرەرەکەی حرامە ئەم دراوانە غەرەریان زۆرە بەڕێزان بۆچی غەرەریان زۆرە لەبەرەوەی ئەمانە ئێستا بتکۆین شانازی ئەکا بەوەی کە بە سیستەمی بلۆک چین مامەڵە ئەکا بلۆک چین سیستەمێکی سەیفە بەڵام ئێوە ئاگاتان لێیە ئێستا سین ئەوروپا ئیش لەسەر دروستکردنی کۆمپیوتەرێکەکەن پێی ئەوەتی الحاسب الکەمی یا الحاسوب الکەمی الحاسوب الکەمی توانای ئەم کۆمپیوتەرە 100 تریلیۆن هێندەی زیرەکترین کۆمپیوتەری ئێستا ئیش ئەکا پێی ئەوەتی الحواسب الکەمومیە الحاسب الکەمی ئەوەی کە ئێستا زیرەکترین کۆمپیوتەر بە 100 ساڵ پێی ناکرێ حاسبی کەمی بە یەک سانیە ئەیکا بە یەک سانیە ئەیکا حاسبی کەمی بێتە بوون سیستەمی بلۆکچین بە یەک سانیە هاکەکرێ ئەو 600 ملیار دۆلاری کە ئەمڕۆ خەڵک لە بتکۆینا خۆی بە خاوەنی ئەزانێ باشە بە یەک لەحزە هەموو سیستەمی بلۆکچین هاگەکە کە ئێستا ئیشی لەسەرەکرێ کەواتە داهاتووی ئەم دراوە ئەو کات چی قەرەبووی بەشداربووەکانی دراوی بتکۆین نەکاتەوە ئەگەر ئەم سیستەمە هاکرا ئەگەر حاسبی کەمی کەوتە بازاڕەوە خۆ ئێستا ئیعتیمادی بلۆکچین وەکو عەرزمکردن لەسەر بەهێزی لەسەر زیرەکی سێرڤەرەکانێتی کاڵێ قابلیەتی هاکردن نییە بەڵام ئەگەر حاسبی کەمی بێتە بوون ئەم کۆمپیوتەرانە بێتە بوون ئەو کاتە عولەما خۆیان دەڵێن ئەڵێن ئەوەی بە هەموو کۆمپیوتەرەکانی دنیا ئەمڕۆ ناکرێ بە سەدەها ساڵ حاسبی کەمی لە چەند خولەکێکە ئەیکا چونکە وەکو عەرزم کردن توانای 100 تریلیۆن قدرەتی ذەکائی 100 تریلیۆن بەرامبەر زیرەکترین کۆمپیوتەری ئێستاەکە ئیشی لەسەرەکرێ کە ئەمە ئێستا خەیاڵی علمی نییە و ئینەما ئێستا فعلەن ئیش لەسەر بوونی ئەکرێ کەواتە سیستەمی بلۆکچین هەڕەشەی هاکردنی لەسەر بێ واتە دراوی بتکۆین کە شانازیە گەورەکەی سیستەمی بلۆکچینە ئەوە نییە کە ئینسان شانازی پێوە بکات بکرێ بە ئاسانی ئەکرێ هاک بکرێ خاڵێکی تر لە گرفتەکانی ئەم دراوانە بەڕێزان ئەوەیە کە دەوڵەت لە پشتێوە نییە ئێستا دیناری عێراقی بەیانی دیناری عێراقی سقوطکە بانقێکی پێوتێ بانقی مرکزی عێراقی قەرەبووی خەڵکەکاتەوە دۆلاری ئەمریکی سقوطکە دۆلاری کەنەدی سقوطکە مەسەلەن درهەمی ئیماراتی سقوطکە هەر دراوێک وڵاتێک بانقێکی مرکزی لە پشتێوەیەتی ئەو بەڕێزانی لە بتکۆینا بەشداری ئەکەن کێ قەرەبووی دراوەکانیان نەکاتەوە بۆ مەعلوماتتان زۆربەی ئەوانەی کە ئەمڕۆ ئیش لە دراوی ئەلکترۆنیە ئەکەن هیچیان جورئەتی ئەوەیان نییە بە خەڵک بڵێن ئێمە دراو ئەفرۆشین هەموویان ئەڵێن ئێمە پاکێجی فێرکاری ئەفرۆشین بۆ ئەمە تەنها بۆ خۆ دزینەوەیە لە هەر بەرپرسیارەتێکی یاسایی کە دوایی ئەو لە عەقدەکەیان ناڵێ من دراو بە تۆ فرۆشتووە ئەڵێ پاکێجی فێرکاری پاکێجە فێرکاریەکە ئەوەیە تەنها پێ دەڵێ چۆن سیستەمەکە بەکاردێنی ئەکری ئەم پاکێجە فێرکاریانە بای 6 دەفتەر بن کە تۆ لە 10 دقەیە فێری ئەبی
ئەمە درۆکردنە لەگەڵ خەڵک ئەمە چاوبەستکردنە کەواتە ئەمما مەڵانە غەرەرێکی زۆریان تایە لە ئێستاە بەڕێزان لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم صحابە ئەفەرمون نهى عن الغرر ابن تيمية فرمي النبي صلى الله عليه وسلم حرم أشياء داخلة فيما حرمه الله في كتابه فإن الله حرم في كتابه الربا والميسر وحرم النبي بيع الغرر فإنه نوع من الميسر نوعك لقمار غرر أم دراوانا هميان أو غرريان تيايا خالي كتري أم دراوانا أو يبرزان أم دراوانا كاش ناهل لنا بازارا كما زور مترسي دارا ئێستا ئەو بەڕێزانی ئێمە لە منطقەی پشدەر و لای ئێوە کە زۆر باوەڕۆژی وایە دە تەلەفۆن بۆ منەکرد لەسەر بتکۆین لە منطقەی ئێوەوە ئەم دراوانە هەموو ئێمە کە ئەیکڕین بە چی ئەیکڕین بە کاش ئەیکڕین هەموو کاشی ئێمە ئەڕوا بۆ کۆمەڵێک ژمارە حسابی فەیک نازانین کوێیە نازانین بۆ کوێ ئەڕوا کەواتە مەترسی لەسەر کاشی ئەم وڵاتانە دروستەکە دراوی کاغەز نامێنێ نە دۆلارمان ئەمێنێ نە دینارمان ئەمێنێ باش هەموو ئەم پارانش ئێمە ئەیگۆڕینەوە بە کۆمەڵێک ژمارە ئەرقام ئەم ڕقەمانە بەهاکردنی سێرڤەرەکانی ئەم دراوانە ئێمە بە خاوەنی 1 سنتی نابین چۆن ئینسان ئەم مخاتەڕەی ئەکاکە ئێستا قەناعەتی پێی هەیە خاڵێکی تر بەڕێزان ئەوەیە ئێمە زۆربەی ئەم دراوانە ئێستا وەکو عەرزم کردن بە دوو سیستەم بەکاردێن کە هەردووکیان حرامن یەکەم خودی دراوە گریمانەیەکان دوم ئەم سیستەمەی کە پێی ئەوتێت تەسویقی شەبەکی سیستەمی بازارگەری تۆڕبەندی کە ئەم سیستەمە سیستەمێکی حرامە بەکارهێنانی شەرعی بۆ چونکە من کتێبێک هەیە مەجال نییە کات نییە من سەرەتا سیستەمی تەسویق بکەم لە ئێستاە بەڵام بەڕێزان سیستەمی تەسویقی شەبەکی یەکێکە لەو سیستەمانەی کە فریوی خەڵک ئەدا کە پارەی خەڵک داهاتی خەڵک بە خەڵکێک ئەدا بە بێ ڕەزامەندی کە ئەم سیستەمە لە ئەوروپا و ئەمریکا پێی ئەوتی سیستەمی پۆنزی سیستەمی پۆنزی سیستەمێکە کاتی خۆی لە ئەمریکا لەوانەیە بە چەند دەیەک لە پێش ئێستاە ئەمریکا قەدەغی کردووە سیستەمی پۆنزی ئەم سیستەمی پۆنزیە ئێستا لە سیستەمی تەسویقی شەبەکی و بۆ معلوماتان ئەو سیستەمەی لە تەسویقا لە دراوە گریمانەیەکانە بەکاردێ سیستەمی تەسویقی هەڕەمیە نەک شەبەکی چکە لە شەبەکیە کاڵایەک هەیە ئەبێ بە ئامڕاست لە نێوان دوو کەسەکەیە بەڵام لە هەڕەمیە هیچ کاڵایەک نییە تۆ تەنها ئەو پارەی ئەیدیک لە بەرامبەر بەشداربوون تایە لە سیستەمەکە ئێستا زۆربەی دراوە گریمانەیەکان کە من لە ڕێی تۆ داخلی دراوەکە ئەبم هیچ پارەیەک نادرێ بە من هیچ کاڵایەک نییە من کڕیمێتم تەنها مافی بەشداربوون ئەمە پێی ئەوتێ تەسویقی هەڕەمی تەسویقی هەڕەمی بەپێی ئیجماعی فوقەها و بەپێی زۆربەی یاساکانی دنیا سیستەمێکی حرامەوە کاری پێ ناکرێ لەبەرەوە بەڕێزان من پێم وایە کاتەکەم تەواو بوو داوای لێبوردنەکەم ئەگەر سەرم هێشان دەبێتن هیوادارم توانی بێتم لەقەدەر ئەوەی کە من خۆم لێی تێگەیشتم خزمەتێک بەو بواری زانستی جەنابتان بکەم لە کۆتاییە من ئەڵێم ئەم دراوانە لە ئێستاە بەڕێزان ئەوەی قەناعەتی شخصی منە و من بە دوواداچوونم بۆ کردووە هیچ دراوێکی گریمانەی لە ئێستاە شەرعی نییە مامەڵە پێوەکردنی و هەموویان حرامن هەڵبەت لە دەرهاویشتەی جیاوازەوە حرامەکانیان هەڵەقوڵێ وەکو عەرزم کردن ئێستا بیتکۆین حرامەکەی هۆکارەکانی جیاوازە لە بیتکۆین کە حرامە بەڵام پێکەوە هەمویان بە یەک پاکێج وەک یەک حرامن وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين